ئەم مۆبایلەی لە بەردەستی منە یەکێکە لەو مۆبایلانەی کە پێی دەگوترێت ماستەری وێنەی پۆرترێت، هەروەها خاوەندارەتی لە کامێرایکی 108 مێگاپیکسل دەکات و کامێرایکی سێلفیش کە 50 مێگاپیکسلە و جگە لەمانەش ڕوونماکەی فری ڕسک دیمیگە و ئەمۆلیدیشە و یەکێک لە تایبەتمەندی هەرە گرنگەکانیش ئەوەیە کە مۆبایلەکە خاوەندارێتی لە بڕوانامەی SGS دەکات کە 5 ئەستێرەی هەیە بۆ دژەشکان و بەربوونەوە. بێگومان مۆبایلەکە کۆمەڵک تایبەتمەندی ناوازەی تری هەیە. ئەزانم ئێستا حەز دەکەن پێداچنەوەی بۆ بکەین، جارێ هیچ نارڵێن و دەگەڕێنەوە وڵاتان. ئەوەی بینیتان لە کارتۆندەرێنانی مۆبایلەکە بوو. هیوادارم بەتڵتان بێ و سڵاوی خوای گەورەتان لەبێ. من مەنسوور باسم لە تێکپلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم. پشتیوان بە خودای گەورە، دواتر پشتیوان بە خۆشەویست لە ڤیدیۆیەکی نوێ لەگەڵتانین و پێشەوەی بچینە سەر باسکردن و پێداچنەوەیەکی گشتگیر بۆ بەرهەمەکە کە ئەگەر بینەرێکی نوێی سەبسکرایبی چەناڵەکەمان بکە و هەروەها زەنگوڵەکەش چالاک بکە، هیچ تێ ناچێت بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئاگرامەی چەناڵەکەمان بێ خۆشەویست بات و هەروەها لایک و شەیری ڤیدیۆکانی شێت بیر نەچێت بۆی زۆرترین کەس سوودی لێ بینێت ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو. بێگومانم بەرهەمەی لە بەردەستی ئێمەیە نوێترین مۆبایلی کۆمپانیای ئۆنەرە کە ئۆنەر 200 لایتە کە مۆبایلەکە تایبەتمەندی زۆر ناوازەی هەیە و پێمان خۆش بوو پێداچنەوەیەکی گشتگیر بۆ ئەم مۆبایلە ناوازەیە بکەین، سەرجەم خاڵە بەهێز و لاوازەکانیشی بخەینە ڕوو. پێش ئەوەی بچینە سەر باسکردنی گشت تایبەتمەندیەکان با لە دیزاینی مۆبایلەکە دەست پێ بکەین. دیزاینی مۆبایلەکە لە بەشی پشتەوەدا شێوە تەختە و هەروەها لە بەشی چەپی لای سەرەوەدا لاکێشەیەکمان هەیە کە سێدانە کامێرای لەسەر جێگیر کراوە و کامێرا سەرچێکەش 108 مێگاپیکسلە. دواتر دێنە سەر باسی تایبەتمەندەکانی کامێرە و هەروەها ئەزمونکردنی ئێمە لەگەڵ گشت دۆخەکانی کامێرا و هەروەها بوونی فلاشێکیشە و هەروەها لە بەشی لایەکانی مۆبایلەکە شێوە تەختە و لە بەشی لای ڕاستمان دوگمەلکردن و کوژانەوەی مۆبایلەکەمان هەیە و هەروەها پەنجەمۆری مۆبایلەکەشی لەسەر جێگیر کراوە و دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنجشمان هەیە. لە بەشی سەرەوەدا مایکێک بوونی هەیە و لە بەشی لای چەپی مۆبایلەکەمان دەرچەی سیمکارتمان هەیە، خاوەندارێتی لە دوو دەرچەی سیمکارت دەکات و پشتگیری لە تۆڕەکانی نەوەی پێنجەمی پەیوەندیش دەکات. لە بەشی لای خوارەوەماندا مایکێکی تربوونی هەیە و هەروەها دەرچەی بەرگاوکردنەوەی شێوەی تایپسیمان هەیە و هەروەها بوونی بڵندگۆیەکە و لە بەشی پێشەوەشدا خاوەندارێتی لە ڕوونمایەکی تەخت دەکات و کامێرا سێلفەکەشی لە بەشی ناوەڕاستی مۆبایلەکە جێگیر کراوە و جگە لەمانەش بوونی سێلفیەکە و مۆبایلەکە خاوەندارێتی لەکردنەوەی قوفڵی مۆبایلەکە بە شێوەی فەیس ئایدیش دەکات. بێگومان مۆبایلەکە مۆبایلێکی زۆر جوانە و لە ڕووی چێشیشەوە چێشەکەی زۆر سووکە دەتوانین بڵین تەنها 166 گرامە و ئەستوریەکەشی زۆر کەمە کە 6.78 ملیمە و لە کاتی بەکارهێنان دەستەکانمان بێزار ناکات ئەگەر بەکارهێنانی زۆر بێت لەبەرەوەی چێشی مۆبایلەکەمان زۆر کەمە، تەنیا 166 گرامە کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە کە لەم مۆبایلەدا بوونی هەیە. لە ڕووی ڕوونماوە مۆبایلەکە خاوەندارێتی لە ڕوونماچی 6.7 ئینچ دەکات لە جۆری ئەمۆلید بە ڕوونی فول HD+ کە توانای نوێبوونەوەی ڕوونمای مۆبایلەکەشمان 90 هێرتزە و 16.7 ملیۆن ڕەنگە و پشتگیری یاخود دەتوانین بڵێن خاوەندارێتی لە تایبەتمەندی DCI-P3ش دەکات. ڕوونمای مۆبایلەکەمان ڕوونمایەکی زۆر بەهێزە و هەروەها ئەو پەڕی بەرزی چڕی پیکسلەکانشی دەگاتە 394 ppi و جگە لەمانەش تێکڕای ڕۆشنایی مۆبایلەکەمان لە کاتی بەکارهێنان لەبەر ڕۆژ دەگاتە 2000 نیتس کە ئەمەش ڕێژەیەکی زۆر بەرزە بۆ مۆبایلێک کە نرخەکەی 200 دلاری ئەمریکیە. بێگومان شتێکی زۆر ناوازەیە و هەروەها مۆبایلەکە پشتگیری لە تایبەتمەندی Always On Display دەکات کە ئەمە شتێکی نایابە کە لە ڕوونمای مۆبایلەکەمان هەیە و هەروەها ڕوونمای مۆبایلەکەمان ڕوونمایەکی زۆر بەهێزە لەبەر ئەوەی بەرگەی بەربوونەوەی بەهێز دەگرێت و خاوەندارێتی لە بڕوانامەیەکی بەهێز دەکات کە دواتر دێنە سەر باسکردنی ئەم تایبەتمەندیش کە هەیەی. بێگومان نابێ ومان لەبیر چێت ڕوونمای مۆبایلەکەمان ڕوونمایەکی ناوازەیە کە ئەمۆلیدە و هەروەها دەتوانێت لە ڕێ ئەو سیستەمە هەیەی کە ماجیک OS ڕێژەی هێرتزی ڕوونماکەی لە 1 هێرتز تا 90 هێرتز بەپێی بەکارهێنان بگۆڕێت و بەکاری بهێنێت کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە وا دەکات کە مۆبایلەکە لە ڕووی خەرجکردنی وزەوە وزەیەکی کەمتر خەرج بکات و پارێزگاری لە وزەی باتری مۆبایلەکەش بکات
کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە. لە ڕووی چارەسەرکردنەوە مۆبایلەکەمان خاوەندارێتی لە چارەسەرکردی کۆمپانیای میدیاتێک دەکات کە دایمەنستی 6008 کە بنچینە کراوە لەسەر 6 نانۆمەتر و یەکەی ڕێخەری گرافیکەکەشی مالیجی 57 MC2 و مۆبایلەکە پشتگیری لە تۆڕی یاخودنەوەی پێنجەمی تۆڕەکانی پەیوەندی دەکات کە 5G و هەروەها ڕامی مۆبایلەکەشمان 8.8 گیگابایتە بەمەش دەبێتە 16 گیگابایت ڕام لە جۆری LPDDR4X و بیرگەکەشی 256 گیگابایتە لە جۆری UFS 3.1 کە ئەمەش بیرگەیەکی خێرایە کە لەسەر ئەم مۆبایلە بەکارهێنراوە شتێکی ناوازەیە. بێگومان ئێمە چەندین یاریمان لەسەر مۆبایلەکە تاقی کردوتەوە. مۆبایلەکە لەگەڵ ئەو ڕوونمایەوە لەگەڵ ئەو چارەسەرکەرەی هەیەی کە 6 نانۆمەترە دەتوانم بڵێم شتێکی زۆر ناوازەیە و هەروەها لە ڕێگەی ئەو سیستەمەی هەیەی ئۆپتیمایزێکی زۆر باش پێشکەش دەکات لەگەڵ ڕوونما و چارەسەرکەرەکەی بۆ ئەوەی کەمترین وزە خەرج بکات و باتریەکەی بۆ ماوەیەکی دوور و درێژ بەکاربهێنیت کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە. ئێستا لە باسی چارەسەرکرد و ڕوونما تەواو بووین و نۆرەی کامێرای مۆبایلەکەمانە. کامێرای مۆبایلەکەمان لە بەشی پشتەوەدا خاوەندارێت لە کامێرای سەرەکی دەکات کە 108 مێگاپیکسلە و هەروەها کامێرای دووەممان کامێرایەکی ئەڵتراوایدە کە 8 مێگاپیکسلە و کامێرای سێممان کامێرایەکی 2 مێگاپیکسلە کە بۆ وێنەی ماکرۆ و تەنەوردەکان بەکاردەهێنرێت و مۆبایلەکە دەتوانیت لە دۆخی پۆرترێت تاکو سێکە زوم وێنەی پێ بگریت کە دەتوانی وێنەیەکی زۆر جوانی پێ بگریت و بەبێ ئەوەی یاخود بڵین ڕۆنی وێنەکان تێک بدات و ئێمە گشت دۆخەکانی کامێرامان تاقی کردوتەوە ئێستاش دەیبینن کە مۆبایلەکە لە ڕووی وێنە و لە ڕووی ڕنگ و لە ڕووی کوالیتیەوە دەتوانی بڵێن ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و لە بەشی پێشەوەدا مۆبایلەکە خاوەندارەتی لە کامێرایەکی سێلفی دەکات کە 50 مێگاپیکسلە و هەروها بوونی فلاشێکە بۆ ئەو شوێنانەی کە لە کاتی شەو یاخود ئەو شوێنانی کە ڕووناچیدا نزمە بە وێنە سێلفەکەی وێنە بگرین و کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە و هەروەها دەتوانین لە ڕێگەی کامێرا سێلفەکەی بە شێوەی یاخود بڵێن لە دۆخی ئەڵترا وایدی وێنە بگریت کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە بۆ ئەو کاتانەی کە 3-4 کەس لە تەنیشتەوەن و دەتەوێت وێنە بگریت کە ئەمە شتێکی ناوازەیە بتوانانی هەمویان دەرچن لە ڕێگەی کامێرا سێلفەکەیەوە. بێگومان مۆبایلەکە خاوەندارێتی لە یەک دانە سپیکەر دەکات کە ئەمەش دەتوانانی بڵێن خاڵێکی لاوازە کە لەم مۆبایلەدا هەیە و ئێمە پێمان خۆش بوو مۆبایلەکە خاوەندارێتی لە 2 دانە بڵندگۆی ستریۆ کردبە بۆ ئەوەی دەنجێکی ناوازە پێشکەش بکات. بەڵام مۆبایلەکە خاوەندارێتی لە یەک دانە بڵندگۆ دەکات ئەمەش زۆرجار کۆمپانیەکان بۆ ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوی پارێزگاری لە نرخەکەی بکەن ئەم شتانە یاخود بڵێن ئەم تایبەتمەندیانە لە مۆبایلەکەدا بەکار دێنن. لە ڕووی باتریەوە مۆبایلەکە خاوەندارێتی لە باتریەکی قەبارە گەورە دەکات کە 4500 ملی ئەمپێرە و بەتوانای بارگایە بوونەوەی 35 وات لە جۆری ئۆنەر سوپەر چارج. مۆبایلەکە لە ڕووی بەرگەگرتنی پاتریەوە لەگەڵ ئەو چارەسەرکەر و ئەو ڕوونما و ئەو سیستەمە ناوازەیەتی کە ماجیک OS دەتوانین بڵێن شتێکی زۆر ناوازەیە و کەمترین وزە خەرج دەکات و دەتوانین بۆ ماوەیەکی دوور و درێژ مۆبایلەکە بەکاربهێنیت و کەمترین وزە خەرج بکات. نابێ ئەوەشمان لە بیرچێت مۆبایلەکە بەژیری دەستکرد پێشخراوە کە پشتگیری لە تایبەتمەندی ماجیک پۆرتال دەکات کە دەتوانین لە ڕێگەم تایبەتمەندیەوە بە ئاسانترین شێوە سود لە ژیری دەستکرد وەربگریت و لە کاتی بەکارهێنان کۆمەڵک ئاسانکاریمان بۆ دەکات بۆ شێرکردنی وێنەکان بۆ فەیسبوک یاخود بۆ ئیمێل یاخود دانانی وێنە لە سەرنۆت یاخود گەڕان بە شوێن وێنەکاندا بە خێراترین ماوە کە دەتوانین لە ڕێی گوگڵەوە وێنەکان بۆی بگەڕێن یاخود لە کاتی نووسین لە نێونۆت لە تێکستێک بگەڕێن ڕاستەوە خۆ تێکستەکە دەتوانین بڵێن سلێکت بکەین و بە ئاسانترین شێوە لەوێ لە بەدوای بگەڕێن و ئەنجامێکی خێراترمان پێ بدات کە ئەمەش تایبەتمەندێکی زۆر گرنگە کە لەم مۆبایلەدا بوونی هەیە. مۆبایلەکە لە بەشی ڕوونمایدا پشتگیری لە تایبەتمەندێک دەکات هاوشێوەی تایبەتمەندی کۆمپانیای ئەپڵ کە داینامیک ئایلاندا بەڵام ئی کۆمپانیای ئۆنەر پێی دەگوترێت ماجیک کەپسول کە شتێکی زۆر ناوازەیە و دەتوانی سوودی لێ بینیت لە کاتی بەکارهێنان بۆ کۆمەڵی کاری ناوازەوە ئێستاش دەیبینن. بێگومان مۆبایلەکە لە نرخی خۆیدا نرخێکی زۆر باشی هەیە و تایبەتمەندێکی هەرە گرنگ کە پێویستە ئاماژەی پێدین ئەوەیە کە مۆبایلەکە بەرگەگرتنی شکانی زۆر بێهێزە و یەکێکە لە مۆبایلە هەرە تایبەتەکان کە نرخەکەی لە نزیک $200 ئەمریکی و ئەم تایبەتمەندی ناوازەی هەیە کە 5 ئەستێرەی بڕوانامەی SGAC هەیە کە پارێزگاری لە مۆبایلەکە دەکات بۆ ئەوەی نەشتێت هەم
لە ڕووی پێشەوە هەم لە ڕووی لاکان و هەم لە ڕووی ڕوونماشەوە ئەمە شتێکی زۆر ناوازەیە لەم مۆبایلەدا هەیە و مۆبایلەکە دەتوانانی بۆ ماوەیەکی دوور و درێژ بەکار بهێنیت و خەمی ئەوەت نەبێت مۆبایلەکەت لێبەر بێتەوە و لێت بشتێت و دووبارە بچی کۆمەڵک پارە خەرج بکەیت و مۆبایلێکی تر بکڕێت. ئەمە کۆمپانیای ئۆنەر بۆی چارەسەر کردووی لە ڕێگەی بڕوانامەیە کە بڕوانامەی SGS کە 5 ئەستێرەیە و شتێکی زۆر ناوازەیە کە لەم مۆبایلەدا بوونی هەیە. و مۆبایلەکە خاوەنداریەتی لە نوێترین ڕووکاری کۆمپانیای ئۆنەر دەکات کە ماجیک OS و هەروەها بنچینەکراوە لەسەر نوێترین وەشانی گوگل کە ئەویش ئەندرۆیدی 14ەیە. بێگومان مۆبایلەکە مۆبایلێکی زۆر ناوازەیە و لە نرخی خۆشیدا نرخێکی تایبەت و ناوازەی هەیە. مۆبایلەکە بەڕامی 8 گیگابایت و بیرگەی 256 گیگابایت بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە گرنتی فەرمی کۆمپانیای ئۆنەر بە نرخی 209 دلاری ئەمریکی بەردەستخراوە بۆ فرۆشتن کە نرخێکی زۆر باشە کە لەم مۆبایلەدا هەیە. بێگومان ئەوەی باسمان کرد سەرجەم تایبەتمەندی و ئەو شتانە بوو کە لەم مۆبایلەدا هەیە. ئێمە هیچمان نەماوە بۆ گوتن و ئێمە کەشیش ناچار ناکەین هیچ مۆبایلێک بکرێت ئێوەی بەکارهێنەر سەرپشکن چ مۆبایلێک دەکڕن و چ مۆبایلێکیش بەکاردەهێنن. سەبسکرایبی چەناڵەکە ئێمە لەبیر نەچێت و هەروەها لایک و شێری ڤیدیۆکان بکە بۆی زۆرترین کە سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاک بە بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئەگەناوە چەناڵەکەمان بێ خۆشەویست بێت تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.